بەندبێژانی لاو لە هەرێمی کوردستان پاشەکشەی هونەری کوردی دەقۆزنەوە بە سوودوەرگرتن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناوبانگ دەردەکەن و پارەیەکی زۆر پەیدا دەکەن. گرنگی ئەم هونەرە پێم وایە لەوەیە بە زمانێکی زۆر سادە ساکار ڕۆحیەتێکی کوردیانە گۆرانیەکانی ئەوترێت بۆیە ناو خەڵکا زوو جێی خۆیە کاتەوە و خەڵکەکە زوو پێوە هینە بن یانی دڵگیرە. ئەم بەندبێژانە زۆر جار شەوانە بانکهێش دەکرێن لەلایەن خەڵکانێکەوە بۆ کات بەسەربردن گۆرانیان پێدەڵێن لە بەرامبەر بڕێک پارەدا کە نرخەکەی لە 1500 دلار بەرەو سەرەوە دەست پێ دەکات بۆ هەر دانیشتێک. ئەو دانیشتانش لە ناو خەڵکدا بە گاعدە ناسراوە. بەندبێژەکان زۆربەی ئەو کەسانی هەوادار و گوێگریانن، کەسانی گەنج و یان وەک بەندبێژەکان خۆیان دەڵێن بێزار و بێهیوان لە ژیاندا. ڕاستە ئێمە گوێگرمان زیاتر گەنجەکانە. من بخۆم گوێگرم گەنجەکانە، بەڵام من لە شەوان لە هەندێک جێگاش گۆرانی ئەڵێم وەکو ڕێستۆران دوشتەکان. گاز حەزی بە ئەم گۆرانی شادانەیە لەبەرەوەی بەڕاستی خەمی زۆر. ئەگەر باڵای تۆمە بێ من نامەوێت چی دیکە. جگە لە ناوماڵ و شوێنە گشتیەکان و ئاهەنگەکان بەشێک لەو بەندبێژانە هەندێک لە کارەکانیان کلیپ کردووە. لەگەڵ ئەوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەم بەندبێژانە بازاڕیان گەرمتر بووە، بەڵام بە بڕوای کەسانی ئەکادیمی شارەزا لە بواری هونەری و میوزیکی کوردی ئەو شێوازە لە گۆرانی وتن ناکرێت وەک هونەر سیر بکرێت، بەڵکو بە مەترسیشی دەزانن. ئەمەیکە سەرروز بۆ کە پێڵێن هونەری میلی من ناوی نانێ هونەری میلی پێڵێن هونەرێکی سەرپێیی گۆرانی وێژی سندویچی کەوا بۆ خەت بەسەربردنەوە هیچی تر ئەگەر نە چێشت هاتێ نە حیست هاتێ نە هونەر هاتێ نە سۆست هاتێ مجرد یادەوەرێکە بۆ هەڵەگرێ لەگەڵ خۆیان کە شەو لە گاحلەیەکە دانیشتووایە لە جەوێکی ژنهێنا دانیشتووە گۆرانێک هەڵە یاشتێکیوەها ڕەنگە دەمخۆشیان پێ هەبێ، بەڵام ئەسلی بابەتەکە لە خۆی شتێکەڵێ گۆرانێک بە دوو نۆتایڵێ بە دوو لەحنێڵێ وەڵام گۆرای میلی لەوانەیە لە گۆرای میلی شاوجودی شتیوانە دێت. هەرچەندە هونەرمەندان بێدەنگ نەبوون لە فراوانی چالاکی بەندبێژان و سکاڵایان بردۆتە لای لایەنە بەرپرسەکان، بەڵام وەک خۆیان دەڵێن گویان لێ نەگیراوە. دەیان جار لەگەڵ بەرپرسانە قسان کرد کاکە ئەوانیش بەهۆ ئەژینێ ئەوی ژیانیان ئەبێ وازێ لەبێت، بەڵام کاکە لایکەوە بێ بڵین ئەمە زەریش لەکە توی ئێمە زۆر بە خەتەر لێبینم بەرەو هەڵگەیەکی خراپ بڕۆین. لە نێوان پاشەکشەی هونەری ڕەسەن و فراوانبوونی زیادبوونی ژمارەی بەندبێژاندا هێشتا دیار نییە ئاسۆی هونەری کوردی بە باڵانسی کاملادا دەشکێتەوە. ئایا هونەری ڕەسەنی کوردی دەگەڕێتەوە سەردێمە زێڕینەکەی جارانی یان عادەکان زیاتر پێڕادەکێشن؟ ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.